انشاءڵڵا نەتیجەی دینە کو پێشمەرگە لە شەڕدایە سەرکەوتووە ئەمەش هەروە لە ڕاضەی سەرکەوتوو دەبین انشاءڵڵا ناوەکان سیباقە چوا بکەن هێمنانە بێ کە ناوەچی جوان دەرکەین لە کوردستان برێن ئەمەش وەڵشەوانان نوێنەیە. دەستخۆشی دەبرا پێشمەرگەکان بکەم لە بەرەکانی زەنگ و سەری ڕێز و نەوازیش دابنێ بە و پێشمەرگە قارەمانانەی کە شەهید بوونە و بەڕاستی کە جێگای شانازیە کە بتوانین خاوەن هێزێکی ئاوانە لە دوژمنێکی وەکو داعش سەنگەریان گرتەوە و ئەگەر ئەوان نەبن ئێمە ناتوانین لە ڕۆژێکی ئاوا خۆشدا بە هێمنی و ئارامی لەو مارەسۆنە بەشداری بکەین. لە 10 کیلومتر بەشدار بتوانم پلەی 5 دەزێنم تا ڕادێک ڕام لە خۆ نبلۆی نەمتوانین بەشەی خۆم ئامادەکەم بەڵام لەخوا بەزیابێ زۆر سەرکەوتو بوو سەبار بە مارەسۆنەکە چەند یاریزانی بەهێزی بوو لە زۆر وڵاتانی هاتووە بیانی و حەڕب کورد بەبێت جیاوازی بوونک و دەستخۆشیان لێ دەکەم لە یەکەیەکە نابژوانان و یەکەی ئەندامانی مارەسۆن. خۆشحاڵم ئەمڕۆکە بینم لە شاری سلێمانی کە فیستیڤالێک کراوەوە بە ناوی فیستیڤالی باڵندە بەڕاستی جیهانی باڵندە جیهانێکی تایبەتە ئەمە بۆ یەکەم جاریشە لە شاری سلێمانی و لە کوردستانی شتێکی وا بکرێتەوە بەڕاستی لێرە دەبینم کۆمەڵە خەڵکی زۆر سەردانی دەکات کە ئەمانە هەمویان دۆستی باڵندەن و پێویستیش دەکات کە ئەمە بەردەوام بێت ئەمە یەکەم فیستیڤال نەبوو ئینشەڵا دوا فیستیڤالیش نابێت. ئامانجی ئێمە لەم فیستیڤاڵە ئەوەی کە کۆمەڵێ بەخێوکەر کۆ بووینەتەوە هەوڵی ئەوەمان ناوە کە بەرهەمی شاری سلێمانی بە شێوەیەکی گشتی پیشانی ینی نمایشی بکەین و لە ئەمان کادا پێشبڕشکێش پێ لە نێوان ئەو باڵندانەی کە ئەڵلقەی قاچی بەخێوکەر بە ناوی سلێمانەوە کە ئەیسەلمێنێ بێچووی ماڵی خۆیەتی پێشبڕکێ بکرێت ئێمە ئەوەی کە بەلامانەوە گرنگە لە کۆمەلگە تێبگا کە بەخێوکردنی باڵندە ئەمەیە کە ئێوە ئیبینن بەم شێوەیە کە ئێوە ئیبینن کە بەخێوکەرێک بەرهەمێکی ساڵی خۆی ئەیەنێت لە ڕۆژێکی وان نمایشی یەکات. ئەم داما ئەم دخوازن ئەم بگهینن هەنەرمەند و هەنەر دچە ئاستێ دەبێت دچە ڕەوشێ دەبێت هەنەرمەند یعنی هەنەرمەند نامرێ و هەنەرجی نامرێ و هەنەرمەند ئێمە مال بە بەژنە گەلکی درێژ بوو و نافکی گەلکی مەزن بوو لە هەموو جیهانێ دێ و سەر ئاستا کوردی و سەر ئاستا سوودی